کانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هەروەها هەڵبژاردنەکانیش بۆ خانەکانی کۆنگرێس. لەم ڕووماڵە تایبەتەدا ئەم بەڕێزانە لەگەڵماندا دەبن دکتۆر یەریڤان سعید مامۆستا لە زانکۆی ئەمریکایی لێرە لە واشنگتن، هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا و لە واشنگتنەوە لەگەڵماندا دەبێ، هەروەها سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکاوە کە ئێستا لە ستانی فلۆریدایە. وێڕای بەخێراتنم بۆ هەر هەمووتان. سیروان حەز دەکەم لە لای تۆ دەست پێ بکەم، دواترین هەواڵ لەسەر هەڵبژاردن لە کۆنگرێسی ئەمریکادا چی نوێ هەیە؟ بله سلاف بەڵێن بۆتە و میێوانێن هێژا بڕاستی دیارە کۆماری نەتەنێ بێکۆشکا سپی بەدەست بخن لێ هەروەها ئەنجومەنا پیران یان ئەنجومەنا سینات و ئەنجومەنا نونەران تەوی و حەتانها بڵێن ئەنجامێن داوی هەلبژاردنên ئەنجومەنا نونەران نەدیارە، یعنی هین صافی نەبوویە زەلال نەبوویە لێ دیارە کۆژ وێ ئاستا پرانیە دەرباس بکە حتا کو د کۆنگرسا 435 ئەندامی de aliyek bibe piranî divê tu pêmanî 218 dengan bi dest bixe. Heta vê gava ku em tê de qise dikin belên komariyan bi kêmanî 207 kursî misoger kirine. Avaya li gor gera raberdû bi kêmanî 6 kursiyên nû li xwezê de kirine ser hesabê demokratan. Hîn ji bo wan bi kêmanî 14 kursiyê din pêwîstin heta ku piraniyê bes bixin û li gor çavdêra li gor dezgehên ragihandina Amerîkî û li gor kampênên demokrat komariyan bixwe li seranserî wîlayetan bilên xuya ye ku wê komarî piraniyê dest pê bixin. Duê haletê de bilên wê komarî encumena nûneran û encumena sînatoyê her du kongres û her wiha koşka spî kontrol bikin. Avaya tiştekî gelekî bakeş bo di demeke gelekî zû de tiştekî wisa nebûye ku komarî yan partiyek هەرسی ئالیێن حکوومەت ینی ئەم بێژن هەردوو ئالیێن حکوومەتی یا بجیبجیکار و یا قانوندانە کۆنتترۆل بکەن بە تەواهیا خۆ. بەڵێ دکتۆر یاریڤان، ئەو ئەنجامانەی هەڵبژاردننی ڕۆژی سێشەمە هەم بۆ کۆشکیسپی هەم بۆ هەردوو خانەی کۆنگرێس چی بە ئەمریکاییەکان دەڵێ، چۆن دەکەوێتەوە لای ئەمریکاییەکان و چۆنیش دەبێت بۆ 4 ساڵی داهاتوو لە ئەمریکادا؟ تۆم تاڕادێکی زۆر شرۆڤەکاران و بەپێی ڕاپرسیەکان و ئەنجامانە زۆر چاوەڕوان نەکراوە بوو، بەڵام ئەمەوە گەینە کە خەڵکی ئەمریکا لەوەشێ بڵێم تاڕادێکی زۆر لە سیاست دیموکراتەکان ناڕازی بوون و ئەشتوانم بڵێم کە لەوانەیە خەڵکی ئەمریکا لەوانەیە کاندیدێک یان سەرۆکیێکی ئافرەتیان لە ڕاستیان کە قوبوڵ نەبێ، کەسێکی وەکو دۆناڵد ترامپ کە کەسێکە چەندین کەیسی محکەمەی لەسەرەوە هەروە سزا دراوە و تاوانباریشە و لە هەمان کاتا دژ بە دەستورە دژ بە هەموو یاساکانە و چەندین کەیسیکەی لەسرە ئەویان پێ قوبوڵە هەدار کەسێکی وەکو دۆناڵد وەکو کەمالا هاریس کە پشتگیری یاسا و دەستور و هەموو شتێکی ئەمریکاکە. ئەمە ئەومان پێ ئەڵێ کە هێشتا لە ئەمریکا لە ڕاستیە مەسلەی ڕەگەز واروەها مەسلەی ئەوەی کە PSD یا ڕشپێردی یا سەر بە چ گروپێکی لە ڕاستیە زۆر لاکەرەوەیە لەوەی کە خەڵک چۆن دەنگەیە لەم وڵاتە هەتاوەکو کێشەکانی کە وەکو مەسلەی ئابووری وەکو مەسلەی سیاسەتی دەرەوە و ئەمانە، چونکە ئەگەر ئابووری کێشێکی زۆر گەورە وایە لەوە ناچوو بەو شێوەیە ئەم ئەنجاممان دەستکەوتە لە بەرەو ڕێژەی بێکاری لە ئەمریکا تقریباً لە سا 4 کە زۆر کەمە لە ڕووی زانستیەوە توانین بڵێن هەر ڕێژەی بێکاری نییە لە ئەمریکا. ئابووری هەرچەندە هەڵاوسانی ئابووری هەیە، بەڵام لە سەردەمی ترمپیشە تقریباً تا ڕادەیەک ئەو هەڵاوسانە ئابووریە هەبووە. لەبەرەوە پێم وایە یەکەم هۆکارەکان کە بەم شێوەی بۆ ئەم دەرانجامە، چونکە ترمپ لە 2016 هەرچەنە بڵێن بە ئەلێکترال کۆڵێگ بڵێن دەنگەکانی بردەوە، بەڵام بە پۆپیلەر ڤۆت کە دەنگی خەڵک دۆڕاندی، بەڵام ئەمجارە بە هەردووشیان بردیەوە کە ئەمەش ئەوە دەرەخات کە مەترسی دەسەڵات لەسەر بڵێن
بڵێن خەڵک بەتایبەتی خەڵکی سپی پێست زۆر بڵێن بە مەترسیان نزانی وەروە ترامپ بۆکو دوا سەنگەریان نزانی بۆی کە بتوان دەسەڵات لە دەستی خۆیانە بمێنێتەوە. بەڵێ هێرۆ وەکو دکتۆر یاریڤان ئاماژەی پێکرد ینی هۆکار هەبوون بۆ دۆڕاندنی دیموکراتەکان یەکێک لەوانەیە باری ئابووری بێ یا کۆمەڵی فاکتەری تر لە لای خەڵک هۆکارە سەرەکیەکان چین بۆ دۆڕاندنی دیموکراتەکان. بەڵێن ئەگەر ئێمە سیر بکەین هۆکارە سەرەکیەکانی کە بەشێک لە دیموکراتەکان خۆشیان ئاماژەی پێەکەن با ئێمە بیرمان نەچێ یەکەم کاملا هێرس ماوەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی کەمتر بوو بە بەراورد لەگەڵ ئەو هەڵمەتە دوور و درێژەی کە دانەڵد ترامپ ئەنجامیدا بوو ئەمە یەکێک ئەکرەیەکێک بە هۆکارەکان دابدرێ لەلایەن خەڵکەوە و هەروەها جگە لەمەش بەشێکی تری هیچێکە کاملا هێرس بەشێک بوو لە بەڕێوەبەرایەتی بایدن و ئەمە وەکو چۆنەڵی خەڵک بە تایبەتی بابەتی ئابووری پێم وابێ ڕۆڵێکی سەرەکی بینیەوە وەکو چۆن لە ئەنجامەکانی دەنگدانا دەیبینین ڕۆڵی هەرێ سەرەکی بابەتی ئابووری بووە لێرەیە لە ویلایەتانی کە با بڵێن یەکلاکەرەوە بوون بابەتی ئابووری بوو و بەشێکیش چونکە ئەگەر کاملا هێرس بەشێک نەبووە لە بەڕێوەبەرایەتەکەی بایدن دەیتوانی ئاسانتر خۆی جیا بکاتەوە لەو کاریگەریانی کە بەڕێوەبەرایەتی بایدن هەی بۆ یاخود خەڵک ناڕازی بوون لە چۆنێتی مامەڵەکردنی بەڕێوەبەرایەتەکەی بایدن لەسەر مەسەلەی گرانی بازار و بابەتی ئابووری چەند هۆکارێک هەبوون دەکرێتێک لەوانە ئابووری بێ بەڵام هۆکاری تریش هەبوو ئەوەش بابەتی شێوازی کەمپینەکە بوو بابەتی ئەوە بوو کە هەندێک لە دیموکراتەکان ئەڵێن دەبواە بایدن هەر زوو ئاماژەی بۆ بکردایە کە ئیتر ئەو هەوڵی دووبارە بەدەستێنانەوەی سەرۆکایەتی نادات بوو ئەوەی کە کاملا هێرسیش بە هەڵبژاردنە بەرایەکانە تێپەڕ بووە چونکە ئەمەش وای کرد کە بەشێک لە دیموکراتەکان بەڕاستی دەنگیان بە کاملا هێرس نەدابوو. باشە هێرۆ جیاوازی دەنگەکان بۆ نمونە لە ساڵی 2020 دانەڵد ترامپ ژمارەیە دەنگی هەبوو لە ئێستاشدا ژمارەیەەکە دەنگی دانەڵد ترامپ زیادی کرد یا دەنگی دیموکراتەکان بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکەی 2020دا زیاوکەمەکان چۆن بوو؟ بەڵێ ئەزانی بڵێن ئەگەر ئێمە سەیری دەنگەکان بکەین ئەگەر ئێمە بەراوردێکی ژمارەی دەنگەکان بکەین بەڕاستی دەنگەکانی دانەڵد ترامپ زیادی نەکردووە بەڵکو دەنگی دیموکراتەکان کەمی کردووە. دانەڵد ترامپ لە ساڵی 2020دا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا نزیکەی 74 ملیۆن دەنگی بەدەستهێنا بەڵام بایدن 81 ملیۆن دەنگی بەدەستهێنا بوو. بەڵام ئەگەر ئێمە سەیری ئەم هەڵبژاردنە بکەین 4 ساڵ دوای ئەوە دەنگەکانی دانەڵد ترامپ کەمی کردووە نزیکەی 72 ملیۆن دەنگی بەدەستهێناوە بەڵام کاملا هێرس دەنگی کەمی بەدەستهێناوە کاملا هێرس نزیکەی 78 ملیۆن دەنگی ببوورە 68 ملیۆن دەنگی بەدەستهێناوە کە ینی دەنگەکانی دیموکراتەکانە کەمی کردووە نەک دەنگی بایدن دەنگی ترامپ زیادی کردبێ کەواتە ینی لێرەشا ئەوە ئەڵێن یان ڕاستە لە پاپیلەر ڤۆتیش یاخۆ بە دەنگی گشتیش سەرکەوتنی بەدەستهێناوە بەڵام دەنگەکانی کەمی کردووە لە ڕاستیە. من لەسەر مەسەلەی دەنگەکان دەگەڕێم وڵات دەچمە لای سیروان چه ئامادەکاریەک هەیە بۆ پێکێنانی کابینەی بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ وەکو 47مین سەرۆکی ئەمریکا؟ بله بەڵێن gelek spas ev pirsayano ha di nav kampêna Trump jî têkirin li vê dekê do şevê din ez li ba deriyê em bêjin bingeha Trump ku li vê dekê li bajarê West Palm Beach li Florida nîqaşa piraniya peyamnêrûn û çûgehanan wê dekê ew ku ka gelo wê kengî ragihînin wê kengî dest pê bikin ku wê endamên kabîneya xwe bi taybet li wan postên girîng ragihînin yan berdevkekî kampêna Trump ragihan şevê din roja çarşemê ragihan ku destpêka rangihandina hinek navan ji bo postên serekî di kabîneya nû de dibe ku nav çend roja de werin ragihandin bilên yanî niha postên em bêjin serwerî wekû nimûne posta wezîrê derve posta wezîrê bergiriyê Pentagon posta wezareta nav ewlekariya niştîmanî posta xezîne yani wezareta xezîneyê yani evana giş Trump niha nav nîqaşa de ye kampêna Trump li gor raportên herî dawî dibêjin Trump niha Trump û tîma xwe helbet
نها بهزارا كسان دبينن وكو هفيفينن جبو فان كاربوان دك وكو نمونه ماكو روبيو كو بخوا يك دجبرين ترامبون دما سردانا هالبجارتين جارا بوريده نها تيغوتن تگو یک جوان کاندیده کو به وزیر درفه وکو نمونه سیناتور کوماری تیم پاتن ته البرگوهات که جبر باکرانداوی یا لشکری دبکو به وزیر برگریه و بلک ناف هنجی یک جه جوان امبیجن برپرسین اوفیسین وایت هاوس یک برپرسیان راوشکارین کمپینا ترامپ سوزی وایلز دبیجن بلک ناوی وی درکتیه پیش کو دبكو ببا برپرسا اوفيسين كاروبارين وايت هاوس بعدين يعني جنها حطا بيست مها يكي وقت هي دوي وقت ده دوي كامبينا ترامب كنا فان راغي هنا فرانيا فان بوستان دوي هروها جاليه كوميتين جدا ين سيناتو يا امريكي ورن بشتراس كرن لصدي صد هجرنا في حفته بحفتيا بي نافن فان بوستين سركي بكيماني ورن راغا عندن بلا دكتور يريفان گۆڕینی بەڕێوەبەرایەتی وەسەرکەوتنی ترامپ لە مەوجار نەدا چ مانایەکی هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەڵێ کاک بەڵام پێشەوەی وەڵامی پرسیارەوە مەوێت ئاماژە بچن داتای بکەم سەبارەت بە ئابووری ئەگەر سێری بڵێن بۆ قسەکانی هێرۆخان لە سەردەمی ترامپا لە 4 ساڵی ترامپا کوردێنانی بودجە یانەوە قەرزانی کە حکوومەتی فیدراڵ کردی لە ڕاستیە زیاتر لە 8 میلیارد تریلیۆن دلار چۆ سەر قەرزەکانی ئەمریکا کە بوو بە 27 میلیارد 27 تریلیۆن دلار کە ئەمە زۆر گرنگە کە بێت لە بەرچاو بگیرێت لە سەردەمی ترامپا تقریبا 11 میلیۆن کەس لە ئەمریکا بڵێن ئیشەکانیان لە دەستدا بەهۆی کۆڤید-19ەوە بەڵام لە سەردەمی بایدنە تقریبا 13 میلیۆن هەلیکار بڵێن پەیدا بووە وەروە خەڵکی ئەمریکا ئیشێکی زۆر دەریان بڵێن دەستکەوت و لەمان کاتدا قەرزەکانی ئەمریکا کەمیان کردو هەتا ئێستەرۆک بایدن تقریبا 2.2 تریلیۆن دلار بۆ نمونە بڵێن قەرزی کردووە و قەرز چۆتە سەر بڵێن بودجەی ئەمریکا کە ئەمە زۆر جیاوازە لەگەڵەوە ئابوورێکە ترامپ ڤیژنی کردووە یان دایناوە بۆ ئەمریکا و لە هەمان کاتدا ئەگەر سەیری پلانی ترامپکەین لەگەڵ هاریسە بەپێی هەموو ئابووری ناسێک ئەوانە کە تەنانەت خەڵاتی نۆبڵیشیان وەرگرتووە بەڕاستی پلانی دیموکراتەکان لەگەڵ کەمالا هاریسە لەگەڵ ئەوەی دۆناڵد ترامپا هەمویان ئەڵێن کە ئەوەی کەمالا هاریس زۆر باشترە ئەوەی دۆناڵد ترامپ لەوانەیە نەک بێتە هۆی بڵێن کێشەی دارایی و ئابووری بۆ ئەمریکا بەڵکو بۆ هەموو جیهان چونکە دۆناڵد ترامپ کەسێکە کە بڵێن خۆپارێزە ئەوێت گومڕ بخاتە سەر ئەو کەلوپەلانی کە لە دەرەوەیان بۆ ئەمریکا لە سادە لە وەکو لە تقریبا بەڵێ لەبەرەوە هەمووی ئەو بڵێن ئەوانە هەمووی ئەبێ بە بارێکی زۆر قورس لەسەر شانی هاوڵاتی ئەمریکی و لە ئەنجامە کێشە بۆ ئابووری ئەمریکا هەروە بۆ ئابووری جیهان بەڵام بۆ لە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە چ شتێک دەگۆڕێ؟ پەیوەندی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە ڕاستیە پەیوەندی بە وڵاتەکانەوە هەیە ئەگەر بۆ سری وڵاتانی کەندا بکەین تەسەوڕەکەم وەکو پێشتر چونکە پەیوەندی ئەمریکا پەیوەندی بڵێن دۆناڵد ترامپ لەگەڵ وڵاتانی کەنداوە ئەگەر سیر بکەین پەیوەندیشی زۆر باشە لەسەر ئاستی سەرکردەکانە ئەگەر سعودیە بێت یا ئیمارات بێت یا وڵاتەکانی کە بێت و لەگەڵ تورکیا بەدڵنیاوە پەیوەندیشی زۆر باشیان نەبێ بەڵام بۆ مەسەلەی ئێران زۆر جیاوازترە بێت هەموو ئاماژەکان ئەوە گەێنن کە لەوانەیە ترامپ گەڕێتەوە بۆ ئەو استراتیژی ماکسیمم پرێشەر یان زۆرترین هێز بۆەوەی کە گەمارۆ بخاتە سەر ئێران کە گوشارێکی زۆر بخات سەر ئێران بۆ یەکە ئێران واز بێنێ لەسەر ئەو پاڵپشیکردنی ئەو گروپانەی کە کێشە بۆ هاوپەیمانانی ئەمریکا دروستەکەن وەروەها دژ بە بەژەوەندەکانی ئەمریکان چونکە ئێستا برایان هۆک ڕاست پێراوە بۆەوەی کە کابینەی داهاتووی حکوومەتی بڵێن ترامپ دروستکات ئەگەر برایان هۆک بگەڕێتەوە چونکە یەکێکە لەو کەسانەی کە بە ئەندازیاری
ماکسیمەم پرێشەر ناسراوە. ئەگەر ئەمە بگەڕێتەوە و کێشەیە بەڕاستی بۆ ئێران دروست دەبێت و ئیسرائیلیشی شێکە لە وڵاتانەی کە سودمەند نەبێت لە سیاسەتی ترامپ، چونکە تەسەوڕەکەی دەستی زیاتر کراوە بێت بۆ ئەوەی کە ئەو ئامانجە عسکەری و وەروە ئاسایشانەی هەیە لە باشووری لوبنانە وەروەها لە غەزە بە دەستی بهێنێ بەبێەوەی کە تووشی زۆر کێشە بێ. بەڵام مەسەلەکەەوە بۆ تورکیا زۆر گرنگە، چونکە ئەردۆگان لەوە چێ بێوێت زیاتر سەرکێشی بکە لە ڕۆژاوای کوردستانە و چونکە بۆکو بینیمان لە 2019 ترامپ هێشتی کە تورکیا ئەفرینداگیر بکات وەروەها بەشەکانی تر ڕۆژاوای کوردستانە بەبێ ئەوەی کە هیچ لێکەوتەیەکی بۆ هەبێت. لەبەرەوە بڵێن تورکیا وەروە ئەردۆگان زۆر مەترسی ئەویان هەبوو یان نیگەرانی ئەوە بوون کە دووبارە دیموکراتەکان هەڵژێردێنەوە، بەڵام ئێستا دڵخۆشێکی زۆر هەیە لە ئەنقەرە بۆ ئەوەی کە دۆناڵد ترامپ دووبارە بۆتەوە بە سەرۆکی ئەمریکا و بۆ عێراقیش لە ڕاستیا لەوەی عێراق تووشی کێشە بێت، بە تایبەتی ئەگەر بێت و حکوومەتی عێراق نەتوانێت سیاسەتی خۆی بگۆڕێ بە شێوەیە کە ئەو گروپانێکی ئێستا دەستیان گرتو بەسەر حکوومەتی عێراقا نێڵ حکوومەتی سوودانی بە شێوەیە بێت تا ڕادەیەک سەربەخۆ بێ پەیوەندیی باشی لەگەڵ ئەمریکا هەبێت و لە بیرشمان نەچێت کە بڵێن دادگای فیدراڵی عێراق بڵێن حکمی بڵێن گرتنی دەستگیریکردنی بۆ دەرکەوە. ترامپ یەکێکە لەو کەسانی کە ئەم شتانەی بەڕاستی بە ئاسانی لەبیر ناچێت. لەبەرەوە عێراقیش لەوەجیشی لە وڵاتانەی کە تووشی کێشە بێت، تووشی کێشەبوونەکە مەبستمەوەنەیە کە ئەمریکا لە ڕووی عسکەریەوە ینی لێی بدات یان شتێک، بەڵام بە هەموو شێوەیەک ئەتوانێت کە وەزارەتی خەزیانە یان چونکە هەموو پارەکانی عێراق لەژێر کۆنتترۆڵی بڵێن ئەمریکایە ئەتوانێت زرەر لە ئابووری عێراق بدات. مەڵێ هێرۆخانم من پێشتر ئاماژەم پێکردوتم دێمەوەلات لەسەر مەسەلەی دەنگدانی عەرەبەکان و موسڵمانەکان چ جۆرە هەڵسەنگاندنێکی بۆ دەکرێت و چۆنیش؟ بڵێن دوای دەیان ساڵ ینی باس لەوە ئەکرێت کە بەشێکی زۆری موسڵمانە ئەمریکایەکان ناڵم بەشێکی زۆری، بەڵام بەشێکیان کە بە بەراورد لەگەڵ ڕابردووە زیاتر بووە دەنگیان بە کۆماریەکان داوە، بەڵام هەندێک چاوەڕوان دەکرا کە بەهۆی شەڕی غەزامەش وەکو باس ئەکرا کە وەکو ناڕازیبوونیان لە چۆنێتی مامەڵەکردنی بەڕێوەبەرایەتی بایدن لەگەڵ شەڕ لە غەزە با بڵێن ئەم هەڵوێستیان هەبووە مسلمانەکان لە ئەمریکا و زۆر باس لە با بڵێن یەکێک لە ویلایەتانە کە میشیگان ئەکرا ژمارێکی زۆری مسلمانی لێیە کە ژمارەی مسلمانەکان دەتوانرا کاریگەری هەبێت لە میشیگان، بەڵام کە ئێستا ئێمە سەیری ژمارەی دەنگەکان ئەەکەم ئەگەر ئێمە سەیری ژمارەکان بکەین بەڕاستی ئەو مسلمانانش کە دەنگیان با بڵێن بە لایەنی سێم بە پارتی سەوز داوە کە بەشێک لە مسلمانەکان ئاماژیان بەوا کرد دەنگ بە لایەنی سێمەدەن لە بەروی نایانەوێت دەنگ بە کاملا هێرز بدەن لەبەر ئەوەی کە ناڕازی بوون لە چۆنێتی مامەڵەکردنی بەڕێوەبەرایەتەکەی بایدن. بەڵام ئەگەر سەیری بکەین پارتی سەوز لە میشیگان لە وڵاتێکی وەکو میشیگان کە یەکێک بوو لە سوینگ ستیتەکان یاخود لە وڵاتانی کە دەنگەکەی یەکلا کردەوە 44,000 دەنگ بۆ پارتی سەوز ڕۆشتووە و کاملا هێرز 2,750,000 دەنگی بەدەستهێناوە و دانەڵد ترامپ 2,800,000 دەنگی بەدەستهێناوە، کەواتە جیاوازەکەی دانەڵد ترامپ و کاملا هێرز جیاوازەکە ئەوەندەیە کە ئەگەر هەموو دەنگەکانی پارتی سەوزیش بۆ کاملا هێرز بواە هەر نەیەتوانی لە میشیگان سەرکەوتن بەدەست بێنە، کەواتە یعنی کاریگەریەکی زۆر ئەوتۆی نەبوو بۆ کاملا هێرز. زۆر بە کورتی پێم بڵێ دەنگەکانی کە چوون بۆ پارتی سەوز نەگەر لە مەشگار بەتەنیا لە هەموو سەرانسەری ئەمریکادا زیانی لە کاملا هێرزدا یان نه؟ بەڵێن ئەگەر ئێمە سەیری ژمارەکان بکەین لەبەرەوەی جیاوازی دەنگەکان ئەوەندە نییە کە ئەو ژمارەی بۆ پارتی سەوز ڕۆشتووە بتوانرایە گۆڕانکاریەک بکا لە هەڵبژاردنەکاندا. بەڵێ سێروان ئەلبەتە لە ساڵی 2016ەوە هەتا ئێستاش باسێکی ئێجگار زۆر دەکرێت لەسەر مەسەلەی دابەشبوونی ئەمریکا
پێ وایە یعنی لە 4 ساڵی داهاتوودایە ئەوەی کە خەڵک باسیەکەوەی گوێ لێ بۆ لە فلۆریدا 4 ساڵی داهاتوو 4 ساڵی یەکریزی گەلی ئەمریکا بێ بەڵێ نەباشی پرسیارێکی گرینگەش بەر بوو کەمپێنە ترامپ پشتی سەرکەوتن ناوان مسۆگەر بوو دەرکەتن داخوایانەیەک دان گوتن کو ترامپ وێ نەتەنێ سەرۆکی کۆماریان بە یا سەرۆکی وان کەسێک گۆ دەنگی خوا دوان هەلبژاتنانە دانوی بلێ ئەوێ سەرۆکی هەموو ئەمریکیا بوون ئۆڤایژی گۆتارێکە جودایەش گۆتارە کو ترامپ کەمپێنە خۆ دەبکارتانی گۆ گەلک شرۆڤەکاران و چاپێران بگوتن کو دابش گۆتارێکە دابشکردنی بوو لێ نوها و دبێژە یعنی حقا پەیوەندیەک بناوبەرە ترامپ و هەڤرکە خۆ هێرس شێ بوو هێرس جی دوور بە بەحسا ڤەگوەستنەکە ئاشتیانە یا دەسەڵاتێ کرد و هەروها پەیوەندیا دناوبەرە ترامپ و سەرۆکی نوها جو بایدن دژی گوتن و خویایە وێ ئێدی قۆناغەکە دن دەست پێ بکەین بکەمانی ji gotara eşkereyî ya gotara giştî ya kampêna Trump xuyayê Trump dixwaze êdî toneke din di qonaxa bê de bikarbîne li bendî wekî dîne ka divê qonaxa veguhestinê de wê Trump çawa hevpaymaniyên nû netenê di nav komariyan de lê di nav dezgehên din de damezrîne û wekû axaftina gelek kesan bêjin ku destnîşankirina wan kesan ji bo postên serekayî di kampêna di kabîneya Trump de wê her wiha nîşanek bi ka ev kesnî partîzanin kesnî tundrêne li gor gotara aliyan yanî wê balkêş bikan bibînin ka wê destnîşankirina van kesan çawa rengvedanekê li ser helwesta Trump û tona ku êjin hatê vekarbîne belên بەڵێ دکتۆر ێریوان لەسەر دەنگی عەرەب و موسڵمانەکان لە ئەمریکادا ئەڵبەتە وەکو هێرۆخانمیش ئاماژەی پێکرد وە زۆرێک لە راپۆرتە میدیاییەکان باسی دەکەن لەوانەیە پەیوەندیەکی زۆری هەبێ بە بەو شەڕێی کە ئێستا لە غەزەدا هەیە داناڵد ترامپ دەتوانێت چی بگۆڕێ لەو فاکتانەی کە لەسەر زەوی هەن لەو ناوچەیە دۆناڵد ترامپ وەکو ئاماژەی پێکردووە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانەوە چەندین چاوپێکەوتنەکانیشان کە ئەتوانێت ئەو شەڕانەی کە هەیە ڕای بگرێت لە غەزە یان لە ئۆکرانیا ئەڵبەتە دۆناڵد ترامپ ئەتوانێت ئەوانە بکە بەڵام پرسیارەکەوەیە چ جۆرە ڕاگررتنیی جەنگ بەو شێوەیە کە لایەنێک بە تەواوی تەنەزول بکات بۆ لایەنەکەی کە بەدڵنیاییەوە هەموو کاتێک ئەو جۆرە بڵێن شەڕاگرتنانە هەیە بەڵام ئایا فەڵەستینیەکان قوبوڵێکن یان نا ئەوە پرسیارێکە چونکە ئەگەر بێت و شەڕ یان جەنگ بە شێوەیەک چارەسەر بکرێت یان ڕابژیرێت ئەگەر جۆرە عەدالەتێکی تیانە بێت هەمیشە ئەگەری ئەوەی هەیە کە دووبارە سەر هەڵ بداتەوە لەبەرەوە دۆناڵد ترامپ تەسەوڕەکەم کە بڵێن ڕێکەوتنامەی ئەبراهام کە لە بینی ئیسرائیل و لەگەڵ بەحرین و ئیماراتە بڵێن ئیمزاکرا هەوڵ بدات لەگەڵ سعودیەشە بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش ببن بە بەشێک لە ئەو ڕێکوتنامە و پەیوەندیان لەگەڵ ئیسرائیلە بڵێن ئاسایی بکەنەوە و بەرامبەر بەوە شتێک بن بە فەڵەستینیەکان بۆ ئەوەی کە بتوانن ئەو کێشە چارەسەر بکەن بەڵام کێشەکەەوە بوو لە بنەڕەتە لە ڕاستیە کە فەڵەستینیەکان بە تەواوی بەشێک نەبوون لە بڵێن لە ڕێکەوتن نامەی ئەبراهام کە ئەمە کێشە گەورەکە بوو و بۆ لوبنانیش کە ئەتوانێت شەڕەکە ڕابگرێت بەڵام لە هەمان کاتە پێویستیەوە هەیە کە حکوومەتی لوبنانیش بە شێوەیەک خۆی دروستکاتەوە کە دوور بێت لەو میلیشیانی کە هەیە بە تایبەتی حیزب الله و ئەمانە بەڵام وەکۆزانی بەڵێن کە حیزب الله بووە بە بەشێکی گرنگ و هەروەها گیانەکراوە لە حکوومەت و هەروەها لە کۆمەڵگەی لوبنانی لەبەرەوە ئەم شتانە پێویستیان بە کاتێکی زۆر هەیە و بڕواناکەم دۆناڵد ترامپ بتوانێت لە ڕووی هێزەوە یان هێزی نەرم بێت وەکو حەسار و ئەمانە یا هێز عسکەریش بەگەر بتوانێت بڵێن بە بیوە بەکاری بێنێکە بڕواناکەم بێ بە هیچ شێوەیەک هێزی ئەمریکا بەکاربێنێت بتوانێت ئەو کێشانە بە شێوەیەکی ئاسان چارەسەر بکات سیروان لە پەیوەندی بە دامەزراوە نێونەتەوەیەکانە لە 2016 هەتا 2020 داناڵد ترامپ کۆمەڵە مەرجی بەسەرەوە دانان و لە هەندێک لەو دامەزراوە نێونەتەوەیانەش کشایەوە من لەمەیاندا پرسیارەکەم لەسەر ناتۆیە چاوەڕوانی چ جۆرە سەر و سەودایەک دەکرێت لەگەڵ ناتۆدا
بله براستیش برگو ترامپ دما خود 4 سال بوری 2016 یا 2020 قال لك رخنا ناتو يذكر وكو هاو فيماني يعني دغو امريكا شهر كتي بيتر باش خو دده باش كش بجاي خو يك قانون ناتو يد اول كو فيماني دو صديجو بجاي خو بدا بو برزغريكن برغريه يعني حطانها بايدن دما بايدن بيتشكي ارامي دوي كي هاتو تشكين بتابت دما كده كو شر اوكرانيا شر روسيا لاوكرانيا هش ایدی گرینگیا ناتو به تایبەت ji bo Ewropa girîngtir bibe û em dizanin tev de du welatên dû wekû Swêd û Denîmark Finlanda bigure lê zêde bûn ji ber lo niha yani rêberê NATO dipirsin ka Trump wê helwesta wî çawa be tevî ku helwesta wî hatiye guherdin em dizanin ku Trump li dijî şerê li Rûsya Ukrayna wî rexna rêveberiya Biden dikir em mesela ka ew yek çawa rengvedanê li ser helwestayî hember NATO ku em tev dizanin rexne ne tenê li NATO dikir li welatên di nav NATO wekû Almanya û Fransa ku divê asta budceya xwe ya xerciyê ji bo berevaniye zêdetir bikin lê belên tiştê din jî hene bi rastî girîngiya wê bi heman astê wekû nimûne mesela kêşinewey ji rêkeftina guhertina keş û hewa yani yan climate change ku Trump di sala 2017 de jê vekişiya ew jî rêkeftina Parîsê helbet piştî ku Biden hat ser desalatê Biden dîse Amerîka vegeran nav wêyekê niha axaftin li ser wêkê têkirin ka gel wê helwesta Amerîka vê carê çi be em tev dizanin heta di nav kampêna hilbijartinê de Trump gelek caran mesela guhertina keş û hewayê wekû derewekê yan wekû nûçeyên wekû beşek ji agahiyên sexte bi nav kir em dizanin ka wê helwestayî çi be gel wê carek din Amerîka jê vekişîne ya wê nêzîkî wêyekê ne bi nevana giş bi rastî pirsin em ê vêm li hêviya bin biڵێn بەڵێ هێرۆ ئەم بابەتانی کە ئێستا سیروان ئاماژەی پێکردن لەناو دەنگدەری ئەمریکاییدا چەندێک گرنگجی پێدرا بۆ نمونە خەرجکردنی ئەو هەموو پارەیە بۆ ناتۆ بۆ نمونە کشانەوە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی یا ئەوەی کە سیروان باسی کرد کشانەوە لە پەیماننامەی پاریس کە پەیماننامەیەکی ژینگەیی بوو ئەمە چەندێک کاریگەری هەبوو لەناو دەنگدەری ئەمریکیدا بەڵێن بەڕاستی بەپێی ئەنجامەکانی دەنگدان و ئەوانەی کە باسێکین هەرچەندە باز لەم بابەتانە کرا بەڵام ئەگەر ئێمە بڕوانینە هەڵمەتەکانی هەڵبژاردن و دبەیتەکان و لە زۆربەی شوێنەکانە تەنها بابەتە ناوخۆیەکان سەرنجی زۆرینەی دەنگدەرانی ئەمریکای ڕاکێشا بوو ینی زیاتر خەڵک بابەتە ناوخۆیەکانیان بەلاوە گرنگ بوو سەروی هەمویانە بابەتی ئابووری بوو بابەتی مناڵ لەباربردن بوو بابەتی کۆنتترۆلکردنی چەک بوو ئەم بابەتانە زیاتر جێگای سەرنجی دەنگدەرانی ئەمریکا بوو پێم وانە بابەتە دەرێکیەکان ڕەنگە هەندێک کەس بەلایەنەوە گرنگ بوو بێ بەڵام کەسانێکی زۆر دیاریکراو کە گۆڕانکاریەک لە ئەنجامەکانی دەنگدانان نەبیندا لەسەر بنچینێ ئەو شتانە بەڵێ کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە یەک پرسیارم بۆ هەرسێکتانە لە دکتۆر یاریڤانەوە دەست پێ دەکەم چەند بتوانێت بە کورتی من سپاسان دەکەم چ جۆرە 4 ساڵێک چاوەڕێی ئەمریکا دەکات دکتۆر یاریڤان ئەتصۆرم وایە 4 ساڵی داهاتوو زۆر پڕ ئاڵۆزیە بێت ئەمریکا ڕوبەڕووی مەترسی زۆر گەورە بێتەوە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە دامەزراوەکانی ئەمریکا زۆر لاوازە بن دۆناڵد ترامپ لە 4 ساڵی ڕابردووە کاتێکە لە بڵێن لەسەر حکوم و 2016-2020 ئەوەی کە توانی ئەوەی لە توانایە بۆ کردی بۆ لاوازکردنی دامەزراوەکانی ئەمریکاوە لە دوای ئەوەی کە بە تایبەتی کە بڵێن محکەمەی دەستوری باڵای ئەمریکا کە بۆ یەکەم جار سەرۆکی ئەمریکای خستە سەر و یاساوە ترامپ بەوە بەکارهێنێ بۆ ئەوەی کە زیاتر دامەزراوەکانی ئەمریکا لاواز بکات کە ئەمەش مەترسیەکە نەک تەنها بۆ ئەمریکا بۆ دیموکراسی بەڵکو بۆ هەموو جیهان بەڵێ هێرۆ من پێم وایە بەپێی لێدوانەکەی کاملا هێرس پیرۆزباییکردن لێ و هەروە تەلەفۆنەکەی سەرۆک بایدن کە پیرۆزبایی لە سەرۆکی هەڵبژێردرا و دانەڵد ترامپ کردو هەروەها کەمپینەکەی بایدن ترامپیش بڕیاریان داوە کە بچنە کۆشکی سپی ئەمەش 4 ساڵ لەمەوە پێش نەمان بینی ئەم جۆرە دەسا و دەستکردنی دەسەڵات ئەم جۆرە نەریتە بپارێزرێکە ئەمە نەریتێکی ئەمریکایە من پێم وایە بە پێچەوانەوە 4 ساڵی داهاتوو کار ئەکرێ بۆ یەخستنەوەی باڵێن گەلی ئەمریکا سیروان
ez dibêjim heger mêjû tu dersan li vê dekê bidime 4 sal wekû doktorî Yerîvan jî got 4 salên bê wek 4 salên 2016 heya bîsta bû gelek aramiya ne aramiya siyasî peyda bibû gelek qerbala duwarê siyasî de hebe lê heger wekû hêro dibêje heger hatû guhartinek berçav çê ji ber 4 salên dawîne carek din nema dibe serok dibe ku em tiştekî cuda vê carê bibînin belê سێروان کەچۆ لە فلۆریداوە دکتۆر یەریڤان لە ستانی ڤرجینیاوە هێرۆ لە واشنگتنی پایتەختەوە سوپاس و پێزانینم بۆ بەشداریتان لەم ڕوونکردنەوانەدا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە زۆر سوپاستان دەکەم.